بەرواری 21 نۆی 2025 دیاریکراوەکو دەستپێکی ساڵی نوێی خوێندن و ساڵنامەی خوێندن لە 21 نەوە هەتاوەکو کۆتا ڕۆژ کە 180 ڕۆژ خوێندن دیاری کراوە و سەررجەم تاقیکرد ڕۆژەکانی تاقیکردنەوەی نیوەی وەرز و کۆتایی وەرز و خولی یەکەم و خولی دومی خۆناغی نۆ و خۆناغی دوانزەی ئامادەی هەمووی ئاماژەی پێکراوە بە سەررجەم ڕۆژە پشووەکانیشەوە بۆیە هەموو ئەو بڕیارانەی کە پەیوەست بن بۆ بابەتەوە جێبەجێکراوە هەندێک گفتوگۆی تایبەت کرا لەسەر تاقیکردنەوەکانی خۆناغی دوانزەی ئامادەی دواتر وەزارەتی پەروەردە بە نووسراوی فەرمی بۆمانێرێت و بڵاویەکەینەوە ئەوەی کە پەیوەندی بە دەستپێکی ساڵی نوێی خوێندنەوە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی هەموو ئامادەکاریەک کراوە و بە خۆشحاڵیەوە ڕەزامەندی سوتەمەنی هاتوۆتەوە لەلایەن وەزارەتی دارایی و وەزارەتی پەروەردەوە و ئێمەش ئێستا لە سەرگەرمی دابینکردنیان تەنها تەندەرینیان ماوە لە پارێزگای سلێمانیە کرد کە ئەو کۆمپانیەیە کە تەوزیعاتی نەوتەکە ئاکات و پرۆگرامەکان پەرتووکەکان سەرجەمیان بەسەر ناوەندەکانی خوێندن و پەروەردەکاندا دابەش کراون هۆیەکانی فێرکردنەوەی کە پێویست بۆ لە بەردەستا بۆ هەمووی وەکو خۆی لەگەڵ داواکارەکانی ناوەندەکانی خوێندن جێبەجێمان کردو 475 قوتابی خوێندکارمان هەیە تا ئێستا بەڵام ئەمڕۆ کۆتا ڕۆژی تاقیکردنەوەکانی خولی دومی خۆناغی دوانزەی ئامادەی بووە 26,000 خوێندکار تاقیکردنەوەکە لەو ڕێژەیە جارە نازانین چەندی ئەڕوات و چەندێک گەڕێتەوە ئێمە بۆ ئەم ساڵی خوێندن دیارە 6615 مامۆستای گرێبەستمان هەیە کە پێشترمانەوانە بێژ بوون و بەشێکیش لەو مامۆستاوانە بێژانەی کە لەلای ئێمە خزمەتیان کردو بەڵام بەهۆی گەڕانەوەی مامۆستا لە مۆڵەت یاخود ڕێخستنی ویلاکات لادراون داتاکانیان هەمووی لە وەزارەتی پەروەردەیە هەر مامۆستاچی گرێبەست واز بێنێ یەکێ لەو مامۆستایانە کە دەگرن ئێستا دەخرێتە شوێنیان و داواشمان کردو لە ئایندەدا ئەگەر بتوانن وەزارەتی پەروەردە و ئەنجومەنی وەزیران دوای تەوحیدی لیستی موچەی حکوومەتی هەرێم و بەغدا کە تا سیوەکی 12 حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندی سەرگەرمی ئەو تەوحیدی موچەیە بن دوای ئەوە ئەگەر بتوانن بە پێویستیانێک ئێمە پێمان داون بە وەزارەتی پەروەردە بڕیارێک لەبارەی ئەوانەوە بدرێت.